دیارە ئێمە وەک فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ بایکۆتی دانیشتنی دەنگدان لەسەر پێشنیازی پرۆژە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانمان کرد لەبەرەوەی ئێمە لە سەرەتاوە وەک یەکەم فراکسیۆن پێشنیازی پرۆژە یاساک یاخود مسودەی پێشنیازی پرۆژە یاسامان پێشکەشی پەرلەمان کرد بۆ ئەوەی سیستەمی سیاسی یاخود سیستەمی هەڵبژاردننی لە سەرۆکایەتیەوە بە تەواوی بگۆڕدرێ بۆ سیستەمی پەرلەمانی. ئەمڕۆ ئێمە لە فراکسیۆنی یەکگرتوو بەشداریمان کرد لە کۆبوونەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و هۆکاری بەشداریکردنەکەشمان ئەو بوو کە تەرحی بەدیلمان هەبوو، تەرحی چاکترمان هەبوو بۆ سیستەمی پەرلەمانی بۆ هەموارکردنەوەی یاساکە بە شێوازێک کە قابلی لێپرسینەوە بێ، سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە قابلی لێپرسینەوە بێ، قابلی موسائلە بێ، بەو هەموو دەسەڵاتەوە ناکرێ موسائلە و لێپرسینەوەی لێ نەکرێ، چونکە ئەوە قاعدەیەکی معلومە کە لەکوێ دەسەڵات هەبوو دەبێ لێپرسینەوەی جددیش هەبێ، بەداخەوە بڕوانامەکەش کە جەختمان لێکردەوە کە ئەبوایە سەرۆکی هەرێم بە کەلۆرۆس و بەرەوژووری هەبێ پەسەند نەکرا لەبەرەوەی کە ناکرێ لە هەرێمێکی وەکو کوردستان کە پلە تایبەتەکان و بەرەوژوور شەهادەیان بۆ پێویستە ناکرێ بۆ سەرۆکی هەرێم نەبێ. یەکگرتووی ئیسلامی کوردستان جەخت لەوە ئەکاتەوە کە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هەرێمی یەکگرتووی کوردستان بێ و بۆ هەمووان بێ و بەدەربێ لە لایەنگیری بۆ ئەوەی کە بتوانین هەمومان پێکەوە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتدار ململانەی جددی بکەین بۆ گەشەپێدانی هەرێمی کوردستان. پێشنیازی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمە دەنگمان بەو بڕگە و مادانەدا کە پێشنیاری خۆمان بوون و لە کاتی خۆیدا ئەمە پرۆژەیەکی ڕێکوپێک و پرۆژەیەکی هاوسەنگمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد و لە کۆتاییشدا ئێمە دەنگمان نەدا بە کۆی یاساکە و دژی هەموو ئەو بەرگە مادانەش بووین کە پێمان وابوو پێچەوانەی سیستەمی پەرلەمانیە کە خواستی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەوە بوو کە مادام سەرۆک لە پەرلەمان هەڵدەبژێدرێ بەرامبەر بە دامەزراوەی پەرلەمانش بەرپرسیار بێت. سەبارەت بە دەنگدانی نهێنی دەنگدانی ئاشکرا کە دیارە ئەوە جێگیر کراوە کە بە دەنگدانی ئاشکرا سەرۆکی هەرێم هەڵدەبژێدرێت لە پەرلەمان کێمە پێمان وایە ئەمە پێچەوانی هەموو بنەما یاساکانی مەبدەئەکانی و عورفەکانی هەڵبژاردن لە دنیادا کە ئەگەر لە نێوان چەند کەسێک هەڵبژاردن بکرێت بە ئاشکرا ئەوە زیاتر متمانە پێدانە نەک هەڵبژاردن کە پێچەوانەی عورف و مەبادیئی هەڵبژاردنە لە دنیادا بۆ کەسێکی وەک سەرۆکی هەرێمێک سەرۆکی وڵاتێک. مدە سێ ڕۆژەدا سەرۆکەتیە پەرلەمانی دەرگای خۆپاڵاوتنێ vekerd پشتی وا سێ ڕۆژە مدە دو ڕۆژەدا سەرۆکەتیە پەرلەمانی دێ ناوێ وان مرەشەحە ئیعلان کرد ئەوێت شروطێ یاسایە ژمارەیەکە 2005 تێدا و مەجموعەکە شروطانە پشتی vekerd نافێ ئیعلان بوون خوازیارێکی طلب تقدیم کردی و ناویی نەهاتی حقی هەیت مدە دو ڕۆژەدا پشتە بەردەمی محکەمە تەمیزێ طعن بکرد محکەمە تەمیزێژی پێشتریە دو ڕۆژەدا جواب دەستا سەرۆکاتیە بدات پشتی ئینگێ مدە سێ ڕۆژی دومایی تێدا پێتویە سەرۆکی هەرێمی بێتە هەڵبژاردن دەنگدانێکە ئاشکرا پەرلەمانی کوردستانê.